بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەتوانم بڵێم هەر لە سێ سەرەتایی و بە خوێندنەوە ئاشنا بووم. ئەو کاتێ هێشتا ماڵمە لە لادێ بوو. من لە پۆلی یعنی دوو سەرەتایی و سێ سەرەتایی بووم. باوکم هات بۆ کاروان مەولود نامە و میعراج نامە و یوسفی زڵێخا و ئەو جۆرە شتانە و کاتە باو بوو. ئەوانەی بۆیە هێنا منم خوێندنەوە بۆ نەرکم و باپیر و ئەو بابەتانە. دوای ئەو من لە پۆلی چواری سەرەتایی لە هەفتە حەوتە ماڵمان هات بۆ سلێمانی. هەر کە هاتم بۆ سلێمانی ئیتر لێرەوە دەستم کرد بە خوێندنەوەیەکی شەڕۆپڕیانەی بە جۆرە گونجێ. یەکەم شعریشم لە پۆلی پێنجی سەرەتایی نووسی، ئیتر لە پێنج و شەشی سەرەتایی بە جددیم خوێنەوە. لە یەکی ناوەندی ڕۆژی وا هەبوو 10 ساعتمە خوێنەوە. ئەچووم بە کتێبخانەی گەشتی دانیشتم، سەمونێکم لەگەڵ خۆما برد و کەوتیشمە کتێب کڕین. ئەو پارەی کە باوکم مەیدانێ وە کەر قوتابیەکی تر بۆی کە ڕۆژانە خەرجیکەم من هەڵمەگرت ئەمدا بە کتێب. ئیتر لەوە تێکەڵاو بە دنیا کتێب بوو. من ناتوانم بڵێم کتێبێکی دیاری کراوە، ڕەنگە کۆمەڵی کتێب کاریگەریان لەسەر من دیاری کردوێت لە قۆناغی جۆرە جۆرە. بۆ نمونە لە یەکی ناوەندیە خوێندنەوەی دیوانی تاریک و ڕوونی هێمن کاریگەریەکی زۆری لەسەر من دروست کرد. لە قۆناغێکی ترە خوێندنەوەی مانەڤێستی مارکس و ئەنگڵز لە پۆلی چواری ئامادەی بووم. من هێشتا لەو ئاستە فکریشانە بووم تێگەیشتم، بەس وەکو تووشی ڕاچڵەکانێکی فکری کردم. لە قۆناغی ئامادەیەکی لەو کتێبانەی کە کاریگەر بوو لەسرم مرۆڤ دەوروبەری مەسعود محەممەد بووە. ئەمە جگەلەوەی وەکو گەنجێکی ئیسلام خواست مەسەر کتێبەکانی نووسەری ئیسلامیە کوردەکان لەو کاتەیە بە جۆری لە جۆرەکان کاریگەر بوو لەسرم. لە قۆناغی زانکۆی یەکی لەو کتێبانەی کاریگەر بوو لەسرم واقعون المعاصری محەممەد قوتب بوو کە دیدێکی ڕخنەی بەرامبەری خوان بۆ دروست کردم. واتە بە شێوەیە کە من خاوەنی دیدگای خۆم تێڕوانینی خۆم بم بۆ خوێندنەوەی و بزاپەی ئیسلامی کە هەیە لە ئارایە. لە قۆناغێکی تر هەندێک لە کتێبەکانی پەیمانگای بیری جیهانی بۆ نمونە کتێبی ڕیفۆرمی فکری ئیسلامی ئێتیحاد جابر العلوانی، قەیرانی فکری موسڵمانی نەسی عەبدولحەمید مەجید دکتۆر ئەوانەش کاریگەریان لەسرم بوو. قۆناغێکی تر کتێبی عەقلی سیاسی عەرەبی محەممەد عابد الجابری کاریگەر بوو لەسرم. کتێبی ئەدین وەدنیا و مەسەلەی عەلمانیەت و بزافی ئیسلامی لە جیهانی ئیسلامی بورهان غلیۆت کاریگەر بوو. و یەکی لەو کتێبانەی زۆر سوودم لێ بینی وە کاریگەر بوو مێژووی بیری خۆرئاوایە کە کتێبێکی گەورەیە وەرجەڕاو بۆ عەرەبی نووسەرێکی خۆرئاواییە. ئەتوانم بەڵام ئەمانە بە جۆرەها شێوە لە قۆناغی جۆرا جۆرە کتێبی جۆرا جۆر کاریگەر بۆ لەسەر. لە بیرم نییە کتێبێکی دیاری کرا ئەوەی کردوێ، بەڵکو کۆی خوێندنەوەکانم لە سەرچاوی جۆرا و جۆرەوە کە من هەر لە سەرەتاوە بە پێچوانەی ئەو نەریتە ئیسلامی لە هەشتاکانە باوبوو کە کەمتر کتێبی دەروی خۆیانە خوێنەوە. من هەموو سەرچاوەیەکمە خوێنەوە، بەعسمە خوێنەوە، کۆمەڵەمە خوێنەوە، کۆمونیستێرانمە خوێنەوە، والحاصل هەموو ئەدەبیاتی کوردیمە خوێنەوە. بۆیە کۆی ئەو نووسینانەی کە خوێنمنەوە ئەو پاشخانە فکرێکی هەمە کاریگەر بۆ لەسەر نووسین و دەربڕینم، بەڵام زمانی دەربڕینم ڕەنگە ژمارەکانی گۆڤاری ڕەهەند لە ناوەتەکانە کاریگەری هەر بوو بێ لە قوڵکردنەوەی زمانی دەربڕینم لە مەسەلە فکریەکان. دوو جار بە قوڵ گریاوم لە کاتی خوێندنەوەیە. یەکێکیان لە کاتی خوێندنەوەی کۆی بەرهەمەکانی ناوڕەسیە کە بەرگێکیان تایبەتە بە ژیانی ناوڕەسی. ئەو لەحزەی کە ناوڕەسی چەند سەعاتێ پێش کۆچی دوایی کە لە یەکێ لە ئوتێلەکانی شاری ئۆرفا بێ هێزی ناوخۆ و ئاسایشی تورکیا داوای لەکەن ئیلا قۆڵبەست کرێ و بێ بگەڕێتەوە بۆ ئەستەمبوڵ لەبەرەوەی کە داواکراوە. ئەویژەڵە من چاوەڕێی مەرگم، من چاوەڕێی جارێکتر هەڵسانەوە نیم لە ژیانە. من نزیکەی چارێکێک گریان بۆ ئەو بارودۆخە لەبەرەوەی کە یەکەم وەحشیەتی ئەو سیستمەی کە بۆ جۆرە مامەڵاکە لەگەڵ ئینسان کە هەموو شەکەکەی فکر و ڕۆح و ئەخلاقی خۆیەتی. دووەمیان هەموو چەوساروەیی و بێبەشی کوردم لە ئەو لەحزە لە ناوڕاستیە بینی و بەرجەستە بوو. بۆیە زۆر گریام و بەشداری پرسەی ناوڕاستیم کردەوە لە ئەو کاتەیە. یەکێکی تر لەو شتانی گریانم یادداشتەکانی مەلە گەورەی کۆی بوو، بەتایبەتی ئەو جوملەی کە پێش مەرگێڵێ دکتۆرە مەسیحیەکەی دێ بۆ لای ئەڵێ دکتۆر پێم وایە ئیترم جارە چاک نابمەوە بەرەو ژیانی ئەبەدیەتە ڕۆم. کاتێک کە باسی پرسەکەیم خوێنەوە کە خەڵکی چیان بۆ کرد منیش لێرە بە کوڵ گریام. ئەویش جگەلەوەی مەلای گەورەی کۆیە یەکێ لە جێی ئومێد و پەناگە فکری و ڕۆحی و ئەخلاقیەت دەگمەنەکانی چیلەکانی باشووری کوردستان، یعنی هەموو بێکەسی و بێنازی و بێبونیادی کوردم لەو لەحزەی مەلای گەورەیە کۆ کردەوە. پڕ بە دڵشینم کرد بۆ مەلای گەورە
بۆ بێکەسی میلەتی باشووری کوردستانیش و کورد لە هەموو پارچەکانی کوردستان. کەم کتێب زیاتر لە جارێکم بخوێنەوە، بەڵام زیاتر لە جارێک وەک نووسەر و بیرمەندێ بۆی گەڕاومەوە لە نووسینە سوودم لێ وەرگرتووە، بەڵام کتێبێک زیاتر لە جارێکی بخوێنمەوە بە بڕای من زۆر کەم کتێب بۆ بکەم من بۆ وەک خوێندنەوە زیاتر لە جارێک بخوێنمەوە، بەڵام وەکوتم جارێکم خوێنەوەتەوە بە زیاتر لە جارێ بۆی گەڕامەتەوە بۆ سوود لێ وەرگرتن. لەبەرەوەی کە وەسێتی باوکی مەلای گەورە بۆ مەلای گەورە ئەو بووە، کوڕی باوکم کوڕی خۆم هیچ نووسینێ بە کەم مەزانە، هەموو شتێ بخوێنەرەوە، هەموو شتێ سوودێکی تایە بۆت، لەبەرەوە پڕوپوشترین نووسینیش بخوێنیتەوە یعنی شتێکی تێگەی. هەر لە کولتوری ئیسلامیشە مرۆڤەکرێ سیحر بخوێنێتەوە بۆی بزانە سیحر چییە، نەک لەبەرەوەی قازانجی دەستکەوێ، بەڵکو بۆی کە لە زیانەکانی خۆی پارێزی. بۆی خوێندنەوە بە شێوەیەکی گشتی بە بڕای من مرۆڤ سوودی لێ بینێ. دیارە ئەگەر بە کاتێکی زۆر بی بە خوێندنەوەیەکی زۆر کە کاریگەری و ڕنگدانەوەیەکی پۆزتیفی زۆری بەسەر تویانە بێ، ئەوە کات بە فیڕۆدانە. بەڵام تۆ گەل لە پێناو لە پاڵ خوێندنەوەیەکی زۆرە هەندێک شتیش بخوێنیتەوە بۆی ڕەهەندێکی تریژگان و بیرکردنەوەی ئینسانەکانت بۆ دەرکەوێ لە ئاسۆیەکی ترەوە بڕوانی واقع و ئینسان و خۆت زۆرتر بناسی، بە بڕای من پەشیمانی ناوێت، لەبەرەوە پەشیمانیم لە خوێندنەوەی هیچ شتێکەوەی خوێنومەتەوە. من ئەڵێم ئەگەر ئەوەی ئێمەی تۆرانوە هۆیەکانی پەیوەندیە ئینتەرنێتە، ئەو کەسانی کە ئینتەرنێتیان دروست کردووە نەک بەکارهێننەوە کە خۆرئاوایەکانن، ئێستاش هەر یەکێکیان بەقەدەر 300 کەسیەما خوێندنەوە، ئێستاش ناوپاس ناوفڕۆکە شوێنی دەست بەتاڵی خۆیان بەکارهێنن بۆ خوێندنەوە، ئێستاش هەندێک کتێبیان ملیۆنەها نوسخەی لێ چاپەکرێ و نووسەرەکانیانە بن بە دەوڵەمەندی گەورە هەر بەهۆی کتێبەکانیانەوە. بۆیە بە بڕای من ئەوەی خاوەن پێیان بێ بۆی تۆ بخوێنیتەوە ئەبێ خەونت گەورە بێ، بۆی کە خەونت گەورە بوو ئامانجت گەورە بوو پێویستت بە خۆپێگەیاندنە. خۆپێگەیاندن جگە لە بوارە یعنی کردەیەکەی و کابێتۆ شارزایی وەرگری و خیبرە پەیاکەیت و بەکردەوە لەگەڵ ئیشەکەیابی و خۆت پێ بگەێنی، پێویستی بە خوێندنەوەی کتێبە، ئەوەی پاشخانێکی قوڵی فکری نەبێ، ئەوەی کە ڕەگ و ڕیشەی کێشەکان نەناسێ، ئەوەی توانای خوێندنەوەی ئایندەی نەبێ، ئەوەی بە قوڵی لە ژیان و خۆی و گەردون تێنەگا ناتوانێت گەورە بێ. لەبەرەوە بۆی بخوێندنەوە خەونتان گەورە بێ.